کۆنسێرتی کلتوریە کە لە کافتریای کلتوری زەردەشت بەڕێوەچێت. تەنیا ئامانجمان لەم مەراسیم و لەم بۆنەیە ئەوەیە کە بتوانین نازناوی پایتەختی ڕۆشنبیری پارێزین بە هەوڵمان. ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی زۆر دەمێکە هەوڵمان بۆ ئەوەیەوەکەوە سلێمانی بێ پایتەختی ڕۆشنبیری. هیوادارم هەمووکو ڕەوینەوەی خەمەکان، ڕەوینەوەی هەموو بارگرژی و هەموو ئاڵۆزی سیاسەت و هەڵبژاردنەکان و بەڕاستی ئێمانەیە ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی لە هەموو دنیاە کە هەڵبژارد نەکرێت سیاسەت دەکرێت بۆ ماوەیەکی دیاریکراوە و دوای ئەوە ژیان نەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. ئێمە حەزەکەین هەموو لایەک ئەمڕۆ چێژ لە گۆرانی و لە ئاوازە میلیەکان بە دەنگی هەردوو گۆرانی بێژی دەنگخۆشی میلی کاکە یادگاری خالدی کە بە خێراتنیەکەین وەکو لاوێکی هونەرمەندێکی میلی ناسراوی دەنگخۆش کە بە خۆبەخشانە لێرە و برادرانە هەمووتان بۆی ئاگادار بن چی لێرە ئەو کۆنسێرتانە کراوە بە هاوکاری کۆمەڵی هونەرمەندی خۆبەخشش کە هەموو ئامانجانەوەی سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری زیاتر بەرەو پێش بچێت و هەروە گۆرانی بێژی میلی کاکاروانی شارەوانی کەمێکترێت و هەندێک میوانشێت تا ئێستا نەگەشتونەتە ئێرە. هەموو لایەکتان بەخێر بێن. هیوادارم هەموو بێکەوە بتوانین ئەو ئاهەنگە بە شێوەیەکی زۆر شایستە بەڕێوە بچێت و ئەگە بتوان مۆبایلی شتەکانتان بێدەنکەن بۆی کە چێژە گۆرانی و ئاوازەکان بین بەخێر بن جارێکتر. کوترا باریکای باخەکای باردێ کوترا باریکای باخەکای باردێ بەمدرەنگە وەختە وەغری تۆ بۆکێ بەمدرەنگە وەختە وەغری تۆ بۆکێ بەبایە گەژیم لە لای تۆوە بێ بەبایە دەژیم لە لای تۆوە بێ بەبوانەی تۆوە دڵدار دنیام خۆشەوێن ئەگەر مای لە کاونیە پێمانۆ ئەگەر مای لە کاونیە پێمانۆ با بڕین بالای قوربان فەقیریمانۆ با بڕین بالای دڵدار فەقیریمانۆ دنيام سوتي خمرام خياماتي ام دنيام سوتي خمرام خياماتي ام دنيا وصمر بإجازة ام دنيا وصمر بإجازة هر حفظة وروجي دم دربوك سيسازة هر حفظة وروجي دم دربوك سيسازة کوترا باریکای باخەکای باردێ کوترا باریکای باخەکای باردێ بەمدرەنگە وەختە تۆ دەڕۆی بۆکێ بەمدرەنگە وەختە تۆ دەڕۆی بۆکێ
گەر سەردێت پێشکەشت بێسەر گەر گیانم دەوێ و گیانم بێرەدەت گیانە گەر ماڵت دەوێت گیانە گەر ماڵت دەوێت بێ ماڵ و حاڵم شێت و دێوانە و ڕوت و خەزانم من بێ سەماڵم خاڵ و بێ پارە و بێ پول کردەوەی ئەوام بۆ ناکرێ خمۆڵ یانە هەسێ هەوڵێ منە یانە هەسێ هەوڵی منە یارگەشتن بۆ تۆیە بەتەمای هیچ نیم لەم گورد و گیانە دەوەرەوە دەوەرەوە کزای جارگم هەتا کەی بێ چاوەڕێت بم گیانەیە تا گفتی یەک ماچە دەریەی ئەبێ سەجاری بەساقەت بم دادەی داداری ئاری دەردی تەنیایی بووە بەباشێ دەردی تەنیایی بووە بەباشێ خەتای کەس نییە دڵدار خۆم شارە ڕاشیە خەتای کەس نییە دڵدار خۆم شارە ڕاشیە کۆترا باریکای باخەکای باردێ بەم دیرەنگە وەختە ئۆغری تۆ بۆ کێ بەم دیرەنگە وەختە ئۆغری تۆ بۆ کێ شوقم لادن دڵدار لایە لایەتایە بە شوقم لادن دڵدار لایە لایەتایە کۆترا باریکای باخەکای باردێ کۆترا باریکای باخەکای باردێ بەم دیرەنگە وەختە تۆ دەڕۆی بۆ کێ بەم دیرەنگە وەختە تۆ دەڕۆی بۆ کێ تربتماي صوتي ضل بردي ساي تربتماي صوتي ضل بردي ابيش خم يا ابو ايمو يا نادي ابيش خم يا ابو ايمو يا نادي جاتي قردم عقلي بردم قصي استمالي قايله تومي غوزي قايلاني قايله تومي غوزي قايلاني
دل وای دردی دل زار گیران یارا کم بزیشن هر من مالم یاران یارا کم بزیشن هر من مالم یاران خوشوان بودی بنرم شو من واقع وای بقرم مادم شو من واقع وای بقرم مادم دیوان گریان گر دریا تاگو دیوان گریان گر دریا تاگو وای دردی دل وای دردی دل زار گیران دردی دل وای دردی دل زار گیران یارا کم بجیشم هر من مالم یاران یارا کم بجیشم هر من مالم یاران خازياتر برخا إذنيت يا تماشا خالية ضرونتك يا تماشا خالية ضرونتك يا ترقم دربي أنا ليلة كان ببرلتك وي ببرلتك يا
شواري خانم شوخي سليماني بساو عرب برق يراني بغداد دوري كور سواني كرداني بغداد دوري كور سواني كرداني خديب يا سوا دبن قشالي بوضب يا ونوش جسدنا عليه وانبك يا سوا شمال لي مدى شمال ضخاني بصبوري مدى شمال ضخاني بصبوري مدى يا ويش لو شواري خانم شوقي يلا بلم لو شواري خانم شوقي يلا بلم دومني خشوع بلار ولا ابني خشوع بلار ولا
وإلى ما بالقوة وما إلى كمالي وإلى فيروس وما إلى بجبه أبخ بجبه وجابوا بياري ومن يدال وجابوا بياري ومن يدال خرما خرما خرمي خرما فضل قومي خرما خرما خرمي خرما فضل قومي ويا ورا ما قلبي ويا ورا كاي قومي ويا ورا كاي قومي إمام خشبنا من أمين داريثم وإمام خشبنا ويمين داريثم ويعلم ميزاني من قرب داريثم وعالم ميزاني ويقرب داريثم خرما خرما خرمي ويما فضل قومي ويورا ما قلبي ويورا كي قومي ويورا كي قومي گرنگەوەیە هەمومان توانین یەک پەیاممان هەبێت یەکەم بزان ئەو هونەرمەندە میلیانە چۆن شار و وڵاتی خۆیان خۆشەوێت
تو شەید